سڵاوڕێز بیسرانی خۆشەویستی ڕادیۆ زاری کورمانجی لە درێژەی بەرنامە و پرۆگرامەکانمان لە ڕادیۆ زاری کورمانجی سەبارەت بە پرسی ڕێکخراندنەوە سەربەخۆی هەرێمی کوردستان کۆمەڵێک بابەت و بەرنامەی تایبەت پێشکەش بەوەی خۆشەویست دەکەین. میوانی ئێستای بەرنامەکەمان بەڕێز جەلال سعید ڕۆژنامەنووسی وەرزشیە سەبارەت بە ئەگەر بوونە دەوڵەت وەرزش و هەروەها وەرزشکاران چۆن پەریان پێدەدرێت و چۆن لەسەر ئاستی جیهان بە ناوی دەوڵەتی کوردستان دەناسرێت. بەڕێز کاک جەلال زۆر بەخێر. زۆر سوپاس مەمنون بە هیوان هەمومان لە خزمەت ئەو پرۆسەیەی کە ئێستا لە ئارادایە و لە کوردستانە پرۆسەکە پرۆسەی سەربەخۆی کوردستانە پرۆسەی ڕێکخراندنەوە پرۆسەی دەنگدانە بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. پێم وایە وەرزش و دەوڵەت دوو چەمچی یەکجانەکراون. وەرزش لە پێناو دەوڵەت لە پێناو سەربەخۆی، دەوڵەت و سەربەخۆیش لە پێناو وەرزش. وەرزش لە سایەی هەبوونی دەوڵەت زۆر پێشکەوتوتر دەبێتن، زۆر بە پێشکەوتنی باشتری بەخۆی دەبێت. لە لایەک دەبێتە پێناسەیەک بۆ سیاسەتی نەتەوە نیشتیمانت، لە لایەکی دیشەوە دەوڵەت و ئەو دەوڵەتێک کە دەبێتن دروست دەبێتن و لە سەربەخۆی بەدەستێنێتن دەتوانێت زیاتر خزمەت بە بواری وەرز بکات و بە بواری گەنجوراوان بکاتن لە ڕووی بەشداریکردن لە دەرەوە لە پێشبرچەکانی دەرەوە. زۆر باشە بەڕێز کاک جەلال سعید، ئەگەر کە وەک دەگوترێت ئەگەر کە پێشتر سیاست ئابووری بەڕێوە بردبێت بەڵام ئێستا ئابووری سیاست بەڕێوە دەبێت، لە هەمان کاتدا وەرزش هیچ ڕۆڵی کەمترینە لە بواری ئابووری کە زۆر گرنگە و لە هەمان کاتدا بوارێکی ئابووریش دەخەڵکردنە بۆ مەوەیە. پێت وایە کە سیاست و وەرزش چ پەیوەندیەکیان دەیخۆیە؟ خۆی وەرزش زۆر جاران جێم لە هەندێک برادەران دەبێتن دەرێ وەرزش سیاست نییە. من پێم سەیرە ئەگەر وەرزش سیاست نەبێت دەبێت چی بێت؟ وەرزش ڕاستە سیاسەتی حیزبی نییە، ئەمە دەشتی جاکەینەوە سیاسەتی حیزبی نییە، بەڵام سیاسەتی نەتەوەییە. بۆ نمونە یەکەم یاری تۆپیپێ لە ساڵی 1972 لە نێوان سکوتلەندا و ئینگلتەرا کە بەڕێوەچوو بەو مەبەستە بەڕێوەچوو کە دوو نەتەوای جیاواز لە نێو یەک وڵاتدا یاخۆ لە نێو یەک چوارچێوەی سنووردا ئاشنایەتیان زیاتر بەهێز بێتن. یاریەکە بەڕێوەچوو. وەرزش جگەلەوەی پێناسەیەشی گوتم سیاسەتی نیشتیمان و نەتەوە دەکاتن لە پێشبرچەکانی دەرەوە لە ڕووی ئابووریەوە. ئەگەر سەیر دەکەین بۆ نمونە کشوەری ئەوروپات ئەگەر تۆپی پێی لێ ڕابگری، ئەگەر بتەوێ ئەوروپا تووشی قەیرانی داراییگەی تۆپی پێی لێ ڕابگری تووشی گەورەترین و قەیرانی دارایی دەبێتن. هەموو یانانەی بە تایبەت ئەو پێنج خوڵە گەورەی ئەوروپا کە یاریەکانی لێبەڕێوە دەچێتن ئەگەر ئەو یانانەی ئەو هەموو یاریزانانە هەموو خاوەن موچە و ئیلە ئاخری ئەوەی کە بەسەر زەمیانەوە زگەلەوەی موچەی ئەو هەموو یاریزانانە دەداتن، بازەکە دەداتن، ئەو هەموو زەماوەرەی کە ڕۆژانەی شەمە و یەکشەمە زایدە لەگەرەوەی سێشەمە و چوارشەمە خولی یانە پاڵەوانەکان، یعنی گەورەترین بزنسمانی دنیای وەرزشی ئەمڕۆی ئەوروپایە، گەورەترین بزنسمانی بەڕێوەبردننی وڵاتە. یعنی سەتا مەسەلەن 38 باز دەداتن، 135 وڵات باز دەداتن. ئەو هەموو بازە بەپێی ئەو بازە وڵاتیش بەڕێوە دەباتن. ڕاستە زۆر زار لە وڵاتی ما ئەگەر حکوومەت داعمی وەرزش نەکاتن ڕەنگە وەرز بەڕێوە نەچێت. ئەنجامی ئەوەیە ئێمە تاکو ئێستا نەبووینە پیشەگەر، کە پیشەگەریش نەبی تۆ ناتوانین. بنمونە من زارێک لە بابەتێکدا بابەتێکم نووسی گوتم کوڕێک تیلیکۆم دەتوانێت یانێ هەولێر بکرێتن، یانێ هەولێر بکەیت. ڕەنگە بۆ ماوەی ساڵێک دوو ساڵ چۆن بیدایەتی کە کوڕێک تیلیکۆم دامەزرا کازانجێکی ئۆتۆنەبوو یان بڵێن زەرەری بوو، بەڵام دەرئەنجام کوڕێک تیلیکۆم ئێستا چییە؟ یانێ هەولێرش ئەگە بیکڕیبا یاریگایەکە ببلیت دەستە ژوورەوە. یعنی ئەو یانەیە دەرئەنجام دەبێتە پیشەگەر، وای دێتە یانەکە بەهێزتر دەبێتن، هەم کوڕێک تیلیکۆم خاوەنەکە قازانج دەکاتن، هەمیش یانەکە قازان دەکاتن. بەڵام لە کۆمەلگای ئیسلامی بوو، لە کۆمەلگای ئیسلامی عقلێت و وشیاری ئێمە ڕەنگە لەو ئاستە نەبی لەو ئاستەی ئەوروپا. بنمونە ئێستا نمونەشی بەسیدنی دوو یانە سێ یانەی ئەوروپی سەرۆکەکەیان یاخود خاوەنداریەکەی یانەکان عەرەبن، یەکەکی ئیماڕاتیە، قەتەریە، دوو قەتەرینە، مەلەگایە، پاریس سان-ژێرمانە، مانسیتیە. پێم وایە خەریکە لە چوارچێوەی ئەو بزنسمانی ئەو جوانی دەردەدەی دەچێت. ڕاستە بزنسمانە، بەڵام بزنسمانی کە هەموو شتێک لە حەد و پەدەچوو فامی نامێنێتن، فامی جوانەکەی تۆپی پێی نامێنێتن. کە تۆپی پێ جوانیە خۆشەویستیە ڕێزگرتنە، بەڵام هەمان کاتدا پێناسەیەکە بۆ ئەو وڵاتەی بۆ ئەو شوێنەی کەوا تێیدا دژین. کاک جەلال سعید، وەرزشێکی سەربەخۆ و
بەگشتی وەرزشێکی سەربەخۆ لە جیهاندا هەیە یعنی دروست بووە هەیە وەرزش بەپێ من وەرزشی ئەوروپات هەمووی تایبەتە ئەوان حکومەت بەخێر دەکات حسابکە بۆ سەربەخۆیە لەیەکشی سەربەخۆیە لە کاری وەرزشەکەی سەربەخۆیە بەڵام لە پێناسەکردنی نەتەوەی سەربەخۆ نییە زۆر باشە وەرزشێکی نیشتیمانی و نەتەوەی تا چەند گرنگە بۆ نەتەوەیەکی وەکو هەرێمی کوردستان زۆر گرنگە من ڕەنگە 16 بابەتی ڕێکم لەسەرەوەیە وەرزش پێناسەی نەتەوە و نیشتیمانی هەر ئەوە ناو نیشانەکەی بە زنجیرە هەیە لە هەمان کاردا جەنابی سەر 91 یان 92 هەیە ئەو وتەیوی پێم وایە کەم کەس توانێتی وەکو خۆی پێناسەی بکاتن بیشی ڕێدن کە دەرێ وەرزش هیچ شتێشی کەمتر نییە هیچ کشەشی لە لایەنەکانی سیاسی کەمتر نییە بۆ ناساندنی نەتەوەی کورد یا خۆی نەتەوەی کورد من پێم وایە ئەو وتەیە ئەگەر پێناسە بکرێ بە جوانی بینی شیکەوە لەسەری بدوێی بە ڕۆژێک و 2 ڕۆژ ناتوانێتەوەی بەڵام وەرزش ئەگەر بێت و کوردستان سەربەخۆ بێت دەوڵەت بێت وەرزش باشتر پێشەکەوی لۆ دەستکاریکردنی ئەو چەمکانێکە ئێمە هەستی پێ دەکەین ناتوانین دەستکاری بکەین چکە بنمونە فیفا قبولی نییە حکوومەت سیاست مداخلەی بەشی تۆپی پێ بکاتن اتحادی تۆپ پێ بکاتن کەواتە یەکێتی تۆپی کوردستان ڕاستەوخۆ سەر بە فیفا دەبێت فیفا سەی ڕێنمایشدار دەبێت ئەوی جێبەجێ بکاتن ناتوانیتن من زۆر دەڵێم فیفا سەرۆکی هەموو دنیاە پاشای هەموو دنیاە لەبەر فیفا بە بڕیارێک دەڵێ فلانی یاریزان لە فلان شوێن سزا دراوی نابیاری بکە هیچ هەڵبژارێک ناتوانین کاجلال هەفتەی ڕابردوو گفتوگوێم لەگەڵ ڕۆژنامەوانێکی وەرزشی کرد ئەمەژێ بۆ دەکە ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێگە نادرێت کە هەرێمی کوردستان وەکو منەوەکو یاریزانێک بەشداری یاریەکانی نێودەوڵەتی بکەن ئەگەر دەوڵەتیش لە هەمان کاتدا ینی ئەم ڕێگریانە دروست دەبێت ئەمە تا چەند ڕاستەوە تەمەنی زەبوو تەمەن داری تەمەنەکەم پێ تەمەنی 25 ساڵ ئەمە ڕێزم لە قسەکانی هەیە ئێستا تۆ هەرێمی لەبەرەوەی کە هەرێمی ئەندامی لە فیفا بکە ئەندامی لە فیفا تۆ ناتوانیت دەبێت لە چوارچێوی عراق بەشداری بکەیت بەڵام کە تو بوویە وڵات بوویە دەوڵەت ئاعتراف پێکرا ئیتر کۆتایی پێهات بۆ شتانە ئێستا فیفا 208 ئەندامە ئەگەر هەڵە نەبم ئەو کاتە تۆ دەبێت 209 ئەندام کە تو بوویە 209 ئەندام لە هەموو یەشێتە وەرزشەکان تۆ دەبێت ئەندام لە ئۆلۆمپیاتەکان دەبیاندام کە لە ئۆلۆمپیاتەکان وێندام ڕاستەوخۆ ئۆلۆمپیاد بکەیت تۆ بەشداری جا بە چەند پێشبڕکێ بەشداری ئەوە کێشەی تۆیە چەند توانەت هەیە لە تۆپی پێش بە ئاماشت بێنە بە نمونە ززر مالدیف کە تازە بۆ سەربەخۆی وەرگرت لەگەر کوێت یاریکرد 7 گۆڵی خوارد کێشە نییە 7 گۆڵی خوارد گرنگ ئەوەی ئەو بەشدارە من ڕێزم بۆ قسەکانی ئەو هەیە ئەو دیالە هەتا ئێستا لە شێوەی سیاسەتی یاکۆ سیستەمی دەوڵەت نەیزانیا یان سیاسەتی سیستەمی وەرزشی نێودەوڵەتی ئاگاداریە ئەگەر ناگەت و بێ دەوڵەت سەربەخۆ بووی ئەفراف بێکرا هەموو شتەکان گاردی دەکرێنەوە لە دەوڵەتی کوردستانەکە ئێستا باس لە بانگەشەکانی ڕێفراندۆم دەکرێت من پێم وایە لە هەمان کاتدا پێویستە باس لە زمینە سازی بۆ دروستبوونی دەوڵەت و سیستەمەکانی یاریکۆ بۆیە پرسیارەکە لەسەرەوە دەکەم کە پێویستە چی بکرێت بۆ وەرزشی هەرێمی کوردستان لە داهاتوودا من پێم وایە بیناسازی وەرزشی لە کوردستان لە چوارچەوەی بیناسازی وەرزشی عێراق بووە وەرزشی عێراقیش بناگەیەکی سقەفی ئێستا سقەف دامەزراوە ئەوە قسەی لەسەر نەزڵ 48ەوەکە یەشی تۆ پێ واتە پێویستمان بە سیستەمێکی تازە فراژ بوو 100% پێویستمان بە سیستەمەکە بەڵام بەخۆی من پێم وایە گەر بوویە دەوڵەت سیستەمەکە بەخۆ تۆ سیستەمە تۆ دەگۆڕێت ناتوانێت تۆ سیستەم بگۆڕی سیستەم ئەتوو دەگۆڕیتن دەتکاتە سیستەمی وەرزش سەرەتا پێویستی بە بناگەیشی باشی هەموو یاریگا و هۆڵ و داکراوەکانی پێشبرچەی نێودەوڵەتیە نەک ئەو هۆڵانەی کە ئێستا ئەمانە هۆڵەکانی وەرزشی ئێستامانە ڕەنگە تا ڕادێکی زۆر ناڕێگون لە زیێخوان نەبن مەرجەکانی نێودەوڵەتان تێدا بەدی نەکردن یاریگاکانمان تا ڕادێکەنە بەڵام پێویستی بە زیاتری یاریگاکانی تۆپی و ئەو یاریگانەی ئۆلۆمپیش تەنها یاریگە چکو یاریگا زۆری هەیە یاریگای ئۆلۆمپی هەیە یاریگای تۆپی هەیە یاریگاکانی ئۆلۆمپی هەموو یاریگای لێ بەڕێوە دەچێت بەڵام یاریگای تۆپی تەنها تۆپی لێ بەڕێوە دەچێت من پێم وایە ئاسۆڕۆنا بناغەیەکی بچووک هەیە بناغەیەکی بچووک هەیە دەکرێت ئەو بناغە لەگە دروستبوونی دەوڵەتی کوردی بناغە گەورەتر بێتەوە لەو بناغەیەکە ئێستا هەیە ڕازی ئەگەر بناغەیەکی تکەو نەبێ ڕەنگە بۆ بنەسازیدا من پێم وایە ئەگەر دەستکاری هەندێک شوێن نەبێتن بناغەکە تەحەدێک لێ ڕازی تەحەدێک شتێک هەیە شتێک هەیە ئەمە لە سفر نینە بێ وڵا لە سفر نییە شتێک هەیە لە هەندێک
بواری وەرشیدا ڕەنگە لە زۆر لە عراقی باشتر بینەمە بۆ ئاگاداری بەتایبەت لە وەرشی کچانە زۆر لە عراق باشتر بینەمە زۆربەی هەڵبژاردەکانی عراقی لە وەرشی کچانە یارزانەکانیان کوردستانن بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی ئەمە ڕەشاو کردووە کە لە هەرێمە کوردستاندا کەمێک هەڵبژاردن و بژاردەکردنی یاریزانە خراپ و باشەکان و جیاکردنەوەیان ئەمەدا تۆزێک وردبینی پێدانی ڕەنگە لە سۆران یاریزانی زۆر بەئەزموون هەبێت لەسەر هەستی هەم کوردستان کێشەی مە لێرە لەوەیە ئەمە ئەو پسپۆڕەمان نییە لە هەڵبژاردننی یاریزانە دوو لە سۆران بنمونە گۆتت یاریزانی زۆر باشەیە بەڵام ئایا ڕاهێنەری یانەی سۆران تا چەند توانیتی بەشدار بێ بینەری ئەو یاریە تیپە ملیانە بێتن کە بەڕێوە دەچێتن بۆی یاریزانێک دیاریکە بۆ خۆی دەرەنجام چی کردووە بە ڕاهێنەریشی گوتیوە پێنج لە یاریزانی خۆی باشی یاریزانەکانم بۆ بنێرە ئەو ڕاهێنەری ئەو تیپە ملیەش بە خۆی لەو ئەو زانستەی نییە لە ڕەنگە مەزاجی تێدا بێتن بە عامش مەزاج لە وڵاتیمە هەیە پێنج یاریزانیان بێت ڕەنگە لەو ئاستەی نەبێتن دەرەنجام ئەو کۆمەڵە یاریزان هەردەبژێتن من پێم وایە لە هەڵبژاردن ئێمە هەم ڕاهێنەر هەم تەمەنمونە هەردەمونەشی بەسەر لەمەڵڕای کە ڕاهێنەری ئینگلیزی ساڵی 1989 ئەگەر ناوەکەم باشێت بەڵام ڕاهێنەری هەڵبژاردەی لاوانی عراق بوو ئەو کاتی ڕاژش نێشن بوو وەلی کەریم بوو نەعیم سەدام بوو کۆمەڵە یاریزانی باش بوو لە مووسڵێ مەعسکەرتەری بەشکرد بووە وایە چەند ڕۆژ هەڵبژاردەی عراقی مەشغوڵە هێناکرێت دوای چ ڕۆژ پێیان گوت چیت کردو بۆ هەڵبژاردنەکە گوت هیچی نەکرد تەنها بە هەڵە فێری تۆپی پێبوون ڕاستی کردنەوە ڕاهێنەرەکە ئینگلیزی بوو من قسەکەم لەوەیە ئەگەر لە یاریزانانی هەڵبژاردەی عراقی ئەو کات بە هەڵە فێری تۆپی پێبوون دەبی ئێمە چۆنین ئێمە حتا خۆمان من ڕەنگە لە ڕووی زانستێکی سەردەمی نوێ نەتوانم یاریزانێک دەستنیشان بکەم بۆ ئەوەی کە بڵێن یاری بکاتن دەستنیشانکردن یاریزان زۆر دەستەوە مەسەلەن یەشێ تۆپی کوردستان یاریزان هەڵدەبژێتن دەرئەنجامی چی هەڵدەبژێت دەرئەنجامی فۆرمێک هەیە لە سەرپەرشتیاری یاری باشترین یاریزانی یاریەکە دیار دەکاتن گۆڵەکان دیار دەکاتن جارێ باشترین گۆڵپارێز دیار دەکات باشترین هێرشبەر دیار دەکات باشترین ناوەڕاست دیار دەکات دەکات بەرگری کات ڕەنگە لەو هەڵبژاردنەی ئەو ڕۆژنامەنووسی ئەو فۆرمەی ڕەنگە ئەو هەڵەی کردیتن کە ئایان هەڵەی نەکرد ڕەنگە مەزاجی بدەن دەرئەنجامی کۆکردنەوەی ئەو هەموو فۆرمانە دێت خڕ دەکەنەوە چێ زیاترینی وەرگرتێت لە لایەژە دەنێت دواتر دەچن ڕۆژنامە کۆمەڵە ڕۆژنامەنووسی لە کۆتاییەکە دەردەدەن یاریزانێک دەردەچێتن سیستەمەکە لێرە هەڵەیەک لێەوە لە فیفاش هەروایە خۆ لە فیفاش باشترین یاریزان دەرئەنجام 52 ڕۆژنامەنووس کۆتاییەکەی لە کۆتایی دەنگ دەداتن دەنجی یەکەم سێ خاڵە دەنجی دوم دوو خاڵە دەنجی سێم یەک خاڵە کۆتاییەکە دەردەچێت یاریزانەکە ئێمە خۆمان هێشتا ئەو ئەلمەی فێر نەبووینە ئەو زانستی تۆپی پێی بە تەواوی فێر نەبووینە پێویستیمە بە کادیری دەرەوە هەیە پێویستمە بە دەورات هەیە کە لێرانە دیانەکانمان بەلایەنی کەمە شارەزایشی تۆپی پێی باشی دەرەوەمان لەگە داوی پێشکەوتوولەوەی تەنەنجام بگەینە نەتیجەی کۆتایی بناکەشی بازار کاک جەلال بوونی قوتابخانەیەکی پەروەردەی تاشان پێویستە بۆ نمونە لە وڵاتە جەنابکە کارن کە قوتابخانەی تایبەت هەیە بە ڕاهێنانی منداڵەکان تاوەکو دەگاتە ئاستێکی زۆر بەرز و دەکاتە دەچێتە ڕێزی هەڵبژاردنی ئێمە لە کوردستان خەریکە کۆمەڵی ئەکادیمیەوە بن ئەکادیمیەوە قوتابخانەی تۆپی پێ دروست بوون لە قەڵازیی لە هەولێری مسلمانی و لێرەشەوە خەریکە نازانم ئەگەر نەبمە حاڵەکەم پێرێ برادێکی مەسیحی وەکومەوە خەریکە قوتابخانەی زۆر دەوڵات تایبەت بخوانی تایبەت بۆ واری وەرزش ئەوان بەبواری تۆپی زیاتر لە ئەوروپا یانەکان قوتابخانەیان هەیە یانەکان قوتابخانەیان هەیە یاریزانان پێدەگەنن کە ئافریقا کۆتایی ئێمە هەڵە گەورەترین هەڵەی ما هەمیشە لەوەیە کە یاریزان لە بچوشی ناتوانانی زوانی پێ بگەینێت کە ناتوانانی بە زوانی پێجی بووە بە تەندروستی پەرەی پێ بدەیت پێ بگەینی دەرەنجام کە گەورە بوو بە هەڵە فێر دەبێت و ڕاست ناکردەوە ئەبێ بناغەی لە 8 ساڵی تا 12 ساڵی ئەبێ ئەوەی ئەو فێر ئەوانە فێر دەکاتن بە تەندروست فێریان کاتن بە تەندروستی وەرزشی فێریان کاتن نەک بە هەڵە فێریان کاتن ئێمەش کە ئەمن فێریکەم 100% بە هەڵە فێر دەبێت دەبێ پێویستی بەوەیە بە علمی ئێستای سەردەمی ئەوروپا کە وەرزش چۆن وەرزشکار پێدەگەنی من پێم وایە لە قوتابخانەکان سەرەتا دەبی پێ بگاتن قوتابخانەکان لە سێی دوای سێی ناوەندی دەرچوو پێم وایە من بوارەکانی بۆ دیارکەی
ئەوەی دەستە وەرزش ئەوەی دەستە تۆپ ئەوەی دەستە هەندەسە ئەوەی دەستە هەمووی بۆ دیارکەیت هەر ئەوەی بە شوێنی خۆی دابڕۆدە کە گەیشتە شوێنی مەبەستیش لە شەشی دەتانی پێ برێ ئەگە ئەم ساڵ هەفتانەیەنی تۆ وەرناژیرێت لە کولیا لە کۆلیژەکە وەرناژیرێت بەڵام تۆ دێی هەر هەمووی من هێوایەتم وەرشە دەمنێت یا مەبەستایەت یان دراسی دەمنێت لە شوێنیشگە ئەوەی حەزی لە تۆ با دەینێری وەرشی دەبێت یەک لێشیان زیاکەینەوە بتە هیوایەتێک کە ئەو کات دەبێتە پیشەگەری شێبای کوتێک بە پیشەی خۆ حەزی لەو پیشەیە تۆگە حەز ئەمن تۆگەر حەزمان لە پیشە نەبێ ئێستا لێرە نەدەبووین بەڵام دەرەنجامی حەز لێبوومان لێرەینە پشتنیارەکانی بەڕێز کاجەلات سعید وەکو ڕۆژنامەنووسێتی وەرزش چییە بۆ دەوڵەتی کوردستان بۆ پەرەسەندن و باشترکردنی ڕۆژی بواری وەرزش لە کوردستان پێما بە پێش هەندێک ڕووداوان نەکەوین ئەگەر کوردستان ئینشاءڵڵا کۆتایەکەی ڕێفراندۆم سەر بەخۆی دەبێت پێمایە ئێمە کۆمەڵی شارەزایمان هەنە لە کوردستان ئەگەر پێشنیارەکانیان وەرزێتن بۆ بناغەی وەرزشی وە کۆمەڵی کۆنفرانسی وەرزش لە دهۆکو لە هەولێریەوەنەکرا لە هەمەیان بەشدار بوومە کۆمەڵی دراسەی پێشکەشکراینە جێگای ئەوەیە کە پەنجیان لەسرابنێ پێمایە دەرەنجامی هەموو شتێک ئەبێ کۆمپانیایکی تایبەت بە وەرزش کۆمپانیایش تایبەت بە وەرزش زا ئەوروپی دەبێتن خەتەڕی دەبێتن هەر شێ دەبێتن بێ بناغەیەکی وەرشی لێرە لە وڵاتی من و دامەزرێتن بە پێی سیستەمێکی نوێ بەڵام دەڵێ لە دنیا باشێشت ئەوێ بە کەمترین پارە باشێشت دروستکەیت نەک بە زۆرترین پارە باشترین دروستکەیت بە کەمترین پارە شتێکی جوان و باش دروستکەیت بە نمونە یاریگای سۆران دروستکراوە لەگەر ئەندازیارەکەی بە شێش هاتەوە ئەندازیارەکە بەخۆی دەبێت 300 متربی دەورانەکەی یاریگە بۆ گۆڕپان و مەیدان 480 متر دانابوو 500 وەزم دەرەنجام 520 متر دەچێت گوتم باشە ئەوە چۆن دەبێتن وتوڵام بە قەستی گەورە کردووە ئەو ئەندازیارە لە ئیشی وەرشی نازانیتن بەخۆی نابێت لە 400 متری زیاتر بێتن لەبەرەوەی 400 متر ڕاکردنەکەیتی ئەو وەڵامی ڕێی گوتمەکە ناکرێەوە لە ڕووی زانست لە ڕووی علمیەوە دەبێت 400 متر بێتن شوێنی یادەکەکانی یاریزانانی بە هەڵەدا نابوو گوتم ئەوەش نابێتن بۆ نابێ وڵا ئەمن بەحاویستم نابوویست نییە هەندێک شت قانون لە دەبێت یاسای من پێم گۆ لەباتی 5 مەدرەس 3 مەدرس بۆ مزاکردە بەڵام گۆڕەپان و شوێنەکە دۆ من بەدوای چاکردەوە دەرئەنجام ئەوەیە پرس بە وەرزشکارانی ناکرد من بۆیە دەڵێم کۆمپانیایکی وەرزشی تایبەت بە وەرزش تایبەت بە علمی پێشکەوتنی وەرزشی ئێستا دەبێت لە کوردستان هەبێتن بۆی بێت بناغەیەکی وەرزشی بۆ دابنێ ئەوزان لە هەموو بوارەکان ئەتانی بێت کۆمپانیایکی بینی لەوەی سەر لە نوێ دەوڵەتیشی جوان تەندروست ڕێک بۆ پاشەڕۆژ دروست بکەن سپاس بۆ بەرهەبوونت ڕێزدار کاجەلات سعید و وەرزشوانی و ڕۆژنامەنووسی وەرزشی تا پێگەیشتنەوە شەڕ